سیمەنی پەریزانە نووسەر و دەڕوونناس بەهۆی ئیش و کارەکەم دەگەڵ زۆر کەسان دانیشتوم دەردڵیان بۆ کردوم قسەیان بۆ باس کردوم لەکنم گریامن پێکەنیوەن ترسەکانیان غەمەکانیان مشکلەکانیان لەکەم باس کردوم هەمیش دانیشتم و بەرامبەروان قسەم کردەوە بە ئاخردا دە ئەنجامدا دیتم کە دنیا شتێکە کە پێم خۆشە بەنگۆش بڵم چێ ئەمە لە دایکێکی نازدار بە دنیا دێین دەوڵەمەندین فەقیرین گەورەین چکۆلەین زمانمان چێ نازانین لە باوەش دایکبابمان بە دنیا دێین بە زۆر زار محیبەتیان دەبینین سەرزەنشتیان دەبینین تەنبیکردنەکەیان دەبینین هەم تەنبی دایکبابمان هەم تەنبەی مامۆستاکانمان هەموو لەوانەدا بەگشتی بەشدارین لەگەڵ هەمسینەکانمان قومارمان کردو لە کوچە و کۆڵانەکاندا کەیفمان کردو لێکمان داوە زۆر زار شەڕمان کردو زۆر سەیرە دەڵی تەواوی ئەوانە لە نێو هەموماندا ئاساییە بە دڵخۆشیوە هەم هەڵبەزینی خۆمان دیتەوە هەم هەڵبەزینی منداڵەکەمان دیتەوە زۆر زار لە کوچە و کۆڵاناندا یا ئەو کەسە بووین کە زۆر زۆردار بوون و لێمان داون یا ئەو کەسە بووین کە لیان داوین زۆر زاریژە و کەسە نازدارە بووین کە دایکبابمان نازی کێشاوین لە کاتهایەکیشدا بە دیتنی خۆشببختی کەسان بە دیتنی بەختەوەری کەسان بە دیتنی ئەوەی کەسەکانی دیکە شتێکیان هەیە کە مەنیمانە زڵمان بە خۆمان سوتاوە هەموو ئەو تەسویرە بۆمان ناشنایە هەموو زۆر زار ئاوە هەستمان بە غەریبی خۆمان بە بێکەسی خۆمان کردو و لە ناخی دڵمان ڕاگریاوین بە زۆر زاریش دیتومانە خەڵک ئاوا بەرابەر چاوی لەمە کردو بۆ شتانەی کە مە هەمانە ئەو هەستیان هەبوو گریاون بووی کە بۆ ئەمە ئەو شتەمان هەیە ئەوانیانە لە قوتابخانە دەگەڵ هەوساڵەکانمان کەیفمان کردو عاشق بووین گەورە بووین زۆر زار پێیان کوتوین نا زۆر زار پێیان کوتوین ئا وەدا کەسانێک هاتوونتە سەر ڕێگامان کە خۆشمان نەویستون و کەسانێک هاتون کە خۆشیان ویستون زۆر زار پەیوەندیکانمان گەیشتوتە خۆشەویست زۆر زاریش پەیوەندیکانمان گەیشتە تاڵەیە کە ئاخە لە دەرگ و دڵمان هاتۆتە دەرێ کەسەکان کوتویانە خام پەریزانەگەر لەو ئاستەیدا نەمزیقان با هەستم دەکرد مشکم لە غەم و ژان دەتوەقێ هەرە ئۆتۆمۆبیلەی کە هەمانە زۆر زار دەبێت ئەمە بەسی خۆشیکانمان و بووکی پێدەجۆزینەوە و زۆر زار مەیتی عەزیزەکانمانی لێ دەردێنین و قڕیبەوە سەر دەکەین زۆر زارە ئۆتۆمۆبیلەکە وەکو شتێک زۆر کاری خۆشی پێ دەکەین چاوی لێ دەکەین کە خۆشەویستێکمان دەبا کە بێ بچین بینێژین و ئەو غەمە نازانین چۆن بەش بکەین وە دەزانین مردوین و ئیدی تازە ژیان ئەسەن ڕووی خۆشی بەمە نیشان نادا بەڵام تمشا دەکەین کیفمان ساز دەبۆتەوە دڵمان خۆش بۆتەوە لە ناخی دڵمانەوە دەڕەخسین بە هەوای خۆمانەوە حەست دەکەین کە خۆشبەختترین و بەختەوەرترین مرۆڤێکی سەرعەرزین و بە کوردەواری خۆمانەوەی من نێکوژم نامرێ وەلی زۆر جار تمشات کردو دنیانا زۆر بە تاڵی چاوم لێ دەکا ژانی دیسان بۆ ساز کردوم خۆشەویستم لە دەستداوە چونکە مە هەموو سێحەب کەسانین بە زۆر زارە و کەسانە بە ڕۆیشتنیان داخێکی زۆر گران لەسەر دڵمان ساز دەکەن جاری باشە بێەوەی کە هیچ شتێک هات بێ لە خۆڕا کەیفمان سازە بە تەنێ خۆمان ڕقسیوین کەیفمان ساز بۆ دڵمان خۆش بۆ وەمازانی و دنیا فەقە دەمەی تێدا زاری باشەوەندە غەمبار بووین کە نەماندی تۆ چێ لە دەورمانە چه سیرمان دەکاوە بگ و بە تەواو هێز و قەوەتی خۆمان گڕاندومانە زاریوا دەگەڵ بەرادەرەکانمان کەیفمان ساز بۆ زاریوا ومانزانی بە دنیا دیسان بە تشقی سەرماندا ڕووخا هەستمان کردو یا لە ئیشەکەماندا یا لە دەرسەکەماندا یا لە خۆشەویستیکەماندا یا لە مرۆڤ بنەماڵەماندا بە هەر شتێکی گریابین حەستمان کردو بە زیوی ناتوانین هەستینەوە ئیدی حوسەلەمان نەماوە ژیان بکەین بەڕاستی خەمۆکە بووین و ناتوانین چی دیکە لەو دنیا تاڵەدا ژین بکەینەوە بەڵام دیسانەکانێ دنیا ڕووی خۆشی بە من نیشان داوە دیسان سەما و هەڵبەزین دیسان لەگەڵ دۆست و بەرادەرەکانمان کەیفمان ساز بۆ دڵمان خۆش بۆ و لە بیرمان چۆتەوە کە چێ جوابی نایدابینەتەوە چها کەسی عەزیزمان مردۆ چها خۆشەویستمان لە دەستداوە زۆر زار خاوەن مردووکە ئەمە بووین و زۆر زاریش کەسانێک بووین کە لە دەرەوە دانیشتون و سەیری و کەسەمان کردو کە جەرگی تەزیوە جاری با بۆ پڕ بووین لە هومێد و جاری وایە پڕ بوون لە قڕبەسەری جاری وایە لە بیمارستان خەبەر و هەواڵی خۆشمان بیست و کەیفمان ساز بووە دڵمان خۆش بۆ هەستمان کردو بەختەوەرترینین لەو کۆڕەدا جاری باشە هەرە و بیمارستانە کە دڵمان لێ خۆش بۆ هەواڵی خۆشمان لێ بیست و کەسانێکی خۆشەویستمان دوای نەشتەرگەری دوای نەخۆشیێکی ناخۆش لە بیمارستان بوون و لەلای خۆمان کتومانە بڵێ بە زیندوی بێتەوە بڵێ نەمرین بە سڵامەتی بێتەوە کنمان یا بۆ خۆمانەوە کەسە بوون و لە لای خۆی کتومانە نەکا بمرین و ڕووی دنیا نەبینینەوە بە زار زار خۆشەویستمان لە دەستداوە زاری باشە نەخەمێکمان هەبوو و نەخۆشێکشمان هەبوو لە دڵی جادەمان داوە و لە ئۆتۆمۆبیلدا دەنگی ئاهەنگ و گۆرانیمان بەرز کردوتەوە و بە بەئارانەیەکی خۆش بیرمان لەوە کردوتەوە کە کەنجە عاشق بووین و دنیا چەند خۆشە و چەندە دەتوانێت بۆم خۆشتر بێت لەو سەردەمەدا هەزار فکرت کردوتەوە
لەکن خۆت کتوتە چی دیکەیدی غەمی دنیای ناخۆم چی دیکەیدی منە دەباری کەس نیم چی دیکە وە زۆر دڵت خۆش بۆ و دەنگی گۆرانی کەت بەرزتر کردوتەوە و کەیفت کردو لە پێش ئۆتۆمۆبیلەکەت و زۆر جار هەر ئۆتۆمۆبیلە دەبێتە هۆی وەیکە بێوەی کە ویسپێت لە خیابان و کۆڵانەکان دەگەڵ کەسانێک هەتا نایان ناسی لێت بۆتە شار وەکتوتە چەندە حاڵم گیرا چەندە ناخۆش بوو ئەمن دەم هەویست کەیفم ساز بێ زۆر زار فقط ئەو کەسین کە شەڕەکەمان دەگەڵ دەکەن بە زۆر زار ئەو کەسین کە سیر کەری شەڕەکەین و هەز دەکەین ئەو ڕووداوە قەت بۆمە ڕووی نادا بەڵام خۆشەویستان ئەوانە هەموو دەسوڕێ جارێک ئەمە لەو بەری داستانین و جارێک لەو بەری تیرۆکەکەین جارێکمە ئەو کەسین کە مشکلەکەمان هەیە و جارێک ئەو کەسین کە سەیری مشکلەکەدا کۆمەڵدا دەکەین ئەوەیە کە دەڵام هەمیشە دنیا دەگەڕێ ئەوە بوو کەدا ژووری مشاورەدا دیتم کەس ناتوانێت لە چارەنووسی خۆی هەڵێ کەس ناتوانێت لەو ئازمونان و تاقیکردانی خوددا هەڵێ دیسان کەیفمان ساز دەبێتەوە جاری وایە بۆ خۆمان زاوین جاری وایە بووکین جاری وایە برازاوین هەجاری وایە هەر لە خۆڕا کەیفمان سازە و جاری باشە دیسانەکانێ ژیان لە عارزمان دەدا دیسانەکانێ ژیان تێکەڵاوە ئەسەن دەڵێ ئەو شتا هەر پێکەوە تێکەڵ دەبێتەوە کەیفم سازە کەیفم ناساز دەبێتەوە دیسانەکانێ غەمەکەم لەبیر دەچێتەوە دیسانەکانە کۆڕەکەدا دەبەزێنەوە دەگەڵ دۆست و بەرادەرەکانم وە دەزانم دیسان دنیا کەسی تێدانێت جگە لە خۆم مرۆڤایە هەر جار کەت بەردەبێتەوە بینێک مات دەبێ و دیسان هەڵدەستێتەوە زۆر زار هەستا بە جوانی نەتوانیوە هەستی دیسان چێشت بۆ ساز دەبێتەوە زۆر جار باوەی کە زۆریش بشیاری زۆریش وریایی کە هیچ مشکلێک بۆ خۆت ساز نەکەی خەڵک مشکلت بۆ ساز دەکەن لەبیرت دێت چەند جار دوای ناخۆشی دیسان هەستایەوە دیسان گۆرانی دوت دیسان سەمات کرد دیسان هەڵپەڕی دیسان کوتت نا من نابەزم دیسان برەت بەرز کردەوە ئەوە مرۆڤە زۆر سەرسەختە زۆر بە تااقەتە هەزاران جار بەردەبێتەوە هەزاران جار لە تەواوی ناخی دڵیوە ڕەگەکانی خەریکە بپچرە لە ئێش و ئازار زۆر جار بووەی کا مافی خۆی وەرگێت ڕاندوویەتی زیقاندوویەتی یا زۆر جار ئەو مناڵە بووین کە دیتومانە بابمانە و کاروساتەی کردو سیرمان کردو بێدەسەڵات بووین یا زۆر جار و خێزانە بووین کە دیتومانە پیاوەکەمان ناوا دەکا و هیچمان دەگەڵی ناکوترێ لێرەدا هەر کامێکیان بەهۆی خۆیەوە ناڕەحەتە هەر کامێکیان لەلایەن خۆیەوە ئێش و ئازاری دیتۆ بەڵام حیف ئەوەی کە هیچ لایەک لایەکەی دیکە دەرگ ناکە هەستی ناکە هەروە دەزانێ ژانی خۆی ژانە هەروە دەزانێ ئێشی خۆی ئێشە و زۆر خراپە کە هەموو بە دەزانن تەنانەت حەق بەوانە حەقیوان خوراوە و تاڵترین ڕوودا زۆر زارە و کەسەی خۆشمان بیستەوە متمانەمان پێ کردو زۆر کارمان بۆ کردو ئەگەر لە بەرچاومان ڕەش دەبێ چە ئەو کەسەی کە لێ دەدات ئەو کەسەی بی دەکەوێ زۆر بە چاوێکی سەیری دەکا دەڵێ دی دنیا بەسەریدا ڕووخا یعنی ئەوە بوو ئەو کەسەی ئەوەندە بە دڵنیایی و هەڵم بژار بوو ئەلانەدی چ بکەم ئەو هەستە تاکی مرۆڤەکان هەستی دەکەن بە دیسانەکانێ دەڵە بابە بێخیاڵ بڕۆم دانیشم کەیفێ بکەم زیندگی بکەم ناکرێ ئەو هەموو غەم و دەردە ناکرێ هەربی چێشم دەچی ڕۆژێک بۆ خۆ تەرخان دەکەیت بە دڵخۆشیوە بە دڵنیاییوە دیسان دەڵێ ئەمن نابەزم کوڕە زۆر شتی سەختم گوزەراندووە زۆر بابەتی ناخۆشم و تێپەڕ کردو ئەمنم دەتوانم دیسانەکانی هەستمەوە ئەمنم دەتوانم دیسانەکانی مافی خۆم بەرگرمەوە کوڕە دنیاوەندە ئەرزشی خەم خواردنی نییە زۆر کەسیش بە شێوازێکی دیکە جگەینسانەکان دوو جوورن زۆر کەسیش زۆری پێخۆشە بە تانێدانیشێ فیلمێکی هەڵکە وا دایک و بابەکان ئەو دایک و بابەی کە زۆر جار استرسی مەدەکێشێ کە ئایا مەلا زانکۆکان قبول دەبین موفق دەبین خەمی مەدەخۆن هەر ئەو دایک و بابە دەبنە هۆی وەیکە ئەمە دڵڕاوکێکی زۆرمان هەبێ زۆر جار ترۆمایەکی زۆر دەژیانی مەدا ساز دەکەن زۆر جار بێوەی کە بیان هەوێ کارێک دەکەن کە ینی نازانن چۆن ئەمە دەبێ پەروەردەکەن هەمیشەش دایک و بابەکان جوان لەگەڵمە ناجوڵێنەوە نەوەی کە نیان هەوێ نازانن و ئەمە بۆ لە میوانیکان لە تەهی دڵتەوە سەمایەت کردبێ کەیفت ساز ببێ کوتبێت ئەو میوانیە فەقەدەمنی تێدایە دەو کۆڕەدا ئەوەندە دڵخۆش بووی ئەوەندە دڵشاد بووی کوتە تازە قەت ناهێڵم هیچ کەس ناڕەحەتم کاتەوە وەلی هەمومان زۆر زاریش لە میوانیکاندا لەوێ بووین زەشمان هاتوتێ دڵیشمان نیشان داوە کە خۆشە بەڵام دەو کۆڕەدا هەستمان بە تەنێبوون کردو بیرمان لە خەمەکانمان کردوتەوە بیرمان لەو ژانانێک ئێستا حلمان نەکردو حەسوودیمان کردو هەی خۆزگەم بۆ عالەمە چەند کەیفیان سازە بۆ دڵی هەر دڵی من ڕووخاوە بۆ دڵی هەرگن کەیفم سازنێ وەلی خۆشەوەیە بەشێکی زۆر لە دنیادا هیچ شتێکی تێدانێ
ئەمە دەگەڵە و کەسانی خۆشمان دەوێ خڕ دەبینەوە دادەنیشین کۆر دەگرین خواردن ساز دەکەین دەی خۆین پێ دەکەنین زۆرزار شەڕێژ دەکەین لە کۆڕانداگر پێ دەکەنین خۆمان پێ بەختەوەرترین بنەماڵەیە ئەگەر شەڕێ دەکەین خۆمان پێ چارە ڕەشترینە زۆر زاریش دەڵێن چەند خۆشە سەحەب کە سوکارین و بەتەنێنین وەلی باوەی کەسی حەب کە سوکار بین زاری با هەبووکە ئەسمان کردو کەسمان نییە بەڕاست وایە ئەگەر مشکلەیەکت هەیە واقعەن بەتەنی هیچ کەسد نییە و زۆر زاریش بووە شتێک هاتۆتە گۆڕێ وا جەرگمان بۆی ژانی کردو وا خەمۆکەی کردوین وا قەلس و تووڕێ کردوین ئەگەر پێمان دەڵێن دەی بەخشی کتومانە ناتوانین بیبەخشین هەموو کەسانێکمان لە ژیانماندا هەیە کە نەمانتوانی و بیبەخشین منداڵیکانمانوە بیردێتەوە کە دڵمان خۆش بووە چەندە دەنێو بارانەدا باوای کە دایکمان دەنگی داوی مەلی قومار و گاڵتەمان کردو و ئەسەم بۆمان گرنگ نەبووە کە چۆنە بیرەوەری مەدرسەکانمان هەمیشە لە یادا باوەی کە ئەو کاتەی لە مەدرسەی بوون و لە قوتابخانە بووین زۆری پێوەڕاز بووین بەڵام لەو کاتێک کە ئاوا لە گەورە ساڵیدا غەمەکان خۆمان پێدەنۆنن بە دڵنیایی بە دەڵێن ئاخیادی بەخێر چەند خۆش بۆ سەردەمەوە من قەدرم نەزانی مرۆڤ هەمیشە لەو چرخەیەدا دەسوڕێتەوە ئەو ڤیدۆیە ژیانی مەیە خۆشی دەباڵ ناخۆشیدا ناخۆشی بە دوی خۆشیدا هەر ئاوا دووپات دەبێتەوە دووپات دەبێتەوە هەز سەدان جار دوای هەڵپەڕینگ زیقاندومانە دوای خەمۆکەبوون و ناخۆشبوون لەگەڵ دۆست و بەرادەرەکانمان خڕبووینەتەوە دیسان کەیفمان ساز بۆ غەمەکانمان لەبیر چۆتەوە یا زۆر جار عاشقێکی دڵشکاو بووین کە بە خۆشەویستی کەمان نەگەیشتوین و زۆر زاریش گەیشتوین و ئەو خۆشەویستە کارێکی کردو کە کوتبەمان بریا باقەت پێی نەگەیشتین ئەو خۆشەویستەی کە هەستمان کردو بێوی دەمرین ئەلان کارێک لەمەی کردو کە هەستمان کردو باوجودی وی ئەوە دەمرین بە بەشێکی خۆش لە ژیان گەم و گاڵتەیە چەندە پاتۆتە گۆڕێکە لەگەڵ دۆست و بەرادەرەکانتان خۆیان خۆتان لە تەپی بێعاری داوە مەسخەرە بازیتان کردو کەیفتان ساز بۆ دڵتان خۆش بۆ کاری سەیر و سەمەرتان کردو بۆ یەکتریتان جێراوەتەوە یا بە شێوازێک جوڵانتەوە دەڵی قەت نەدڵ و شکاوە نەخەمۆکە بوون نەناڕەحەت بوون بە لە بەتەنێبوونت کەتان دوایبێ کە زۆر کەیفتان ساز بووە دیسان غەم هاتۆتەوە گۆڕێ دیسان زگتان بە خۆتان سوتاوە مرۆڤ سەدان بار دە ژیانی دازگی بەخۆی دەسووتەیە سەدان بار هەستەکە بەوەی کە کەس و کارێکی زۆری هەیە ئەو کاتێک کە مشکلێکی بۆ دێتە گۆڕێ بێ کەس و کارە ئەو کاتێک کە دڵی شکاوە هیچ کەس دەڵێ ئەگەر هەزاران کەس و کاریشت بێ ناتوانێت چاڕێژی دڵت بکە چەندە هاتۆتە گۆڕێ کە دانیشتووی ئەژنۆی غەمر لە باوەشت گرتۆ کتوتە ئیدی بڕیومە ئیدی ناتوانم ئەو ژیانەی ناتوانم ئیدامە بدەم ئەو ژیانە ئیدی زۆر خۆی بێتام کردو بە زۆر جار لە خۆرا زڵمت لێکراوە هەست کردو ناتوانانی حەقی خۆت وەرگری هەست کردو ئەوەندەت ڕقەستاوە کە پێت خۆشە 100 نەفەران بکوژی وەلی دیسانەکانێ لە کۆڕەکاندا کەیفت ساز بۆتەوە کەس ئاگای لە دڵت نەبوو کەس نەیزانیەوە چت گوزەراوە چ لێ تێپەڕکراوە شادەوەی سەیری کردو کوێتی حەق خۆزگەم بەدڵی کە بڵێ چەندە کەیفی ساز بێ بڵێ هیچ مشکلەی بۆ نەهات بێتە گۆڕێ وەلی بۆ خۆت دەزانی کە ئەگەر دیسان بەتەنە دەبیوە بیری لێ دەکەیەوە و ئەگەر بەلەکن یەکێک باز دەکەی پێی سەیرە دەڵە کوڕە ئەو کابرایە زۆر دڵخۆشە چۆن دەبێشتیوە چەندە شەوهایەکی واتان بۆ زیندوو بووە کە بە تاقیتەنە چاولەو جادەی دەبڕن و ئەکن خۆتان بیر لە تەواوی ئەو شتانەی کە دڵنیا بوون پێی دەگەن و پێی نەگەیشتون دەکەنەوە یاز هەموو ئەو وێنێ بۆتان چەندە ئاشنایە لاقتاندا ئاوی سار نابێ و لە لای خۆتان کوتبێتان ئەوەی ئەمن نەیکوژم نامرێ یا ئەوەی کە زۆر کات هەر بە مەحسیبەی کە بیستوتە بڕێک دڵت خۆشکەی دیسان غەم هاتۆتەوە گۆڕێ و کتوێتی سەلام کاکە بام فاز مەکە کە بەجێم هێشتووی بە دیسان کتوتە بوار من هەرچەندەم هەوێ خۆم هەستێنمەوە دیسان بەردەمەوە بەشێک لە ژیان دیتنی پیربوونی دایک و بابە کەسێک کەمەی گەورە کردەوە بە قودرتمان دەناسی بە قەوەتمان دەناسی لە بەرچاومان چکۆلە دەبێتەوە ئاو دەبێتەوە خراپی بەشەرەوەیەوە دەزان هەر بخۆی غەمی هەیە و دەزان بخۆی دڵی شکاوە دەزان هەر بخۆی مشکلەی هەیە هەر لە بەروەیە کە زۆر خەمۆکە دەبێت ئەمنی دەرووناس پێت دەڵم کە لە ڕاستە هەموو ئینسانەکان وەگیەکەن خدا فەرق و جودایەتی بۆ کەس دانەناوە خۆشی و ناخۆشی بەشی هەموو کەس داوە تاڵی و شیرنی بەشی هەموو کەس داوە فقط ئەوەی بزانن کە ئەگەر شەو دەبێ ڕۆژیش دێ ئەگەر ڕۆژ دەڕوا شەوەکەشی دێتەوە ئەتۆ ناتوانانی هەست بۆ بکەیت کە هەمیشە کەیفت سازە هەمیشە دڵت خۆشە هەمیشە بە کەیفی تۆی وەلی لە ئەنجامدا ئەو مرۆڤە بەختەوەرە کە بە تاڵی سووری دنیا بە خۆشی و ناخۆشی دنیا باوەشی کراوەیە و هەمیشە ئەگەر ناخۆشیکان هات بزەیەکی بێتە سەر لێ و بڵا خۆشیەکانیش دێن
لە ژووری مشاورەدا دیتم کەسانێکەیە کە هەستەکە فقط چارەسەری و مشکلە بۆ خۆی هەیە ئەوەندە هەمیشەزگی بەخۆی سوتاوە کە قەت بیر لێوە نەکردوێتەوە کە ڕۆژی خۆشیشی دێ زۆرزار ئەوەندەی هەست بەوە کردو کە بەدبەخت و چارە ڕەشە کە هەتا بیرە بەرە خۆشیەکانی هەر بە بیر نایە ئەوە هەڵەیەکی گەورەیە کە مرۆڤەکە دەڵی لەگەڵ چارە نووسەکەی ڕقەبەرقایەتی دەکا ئەوەندەی ڕقەستاوە کە ئەسەن چاوی هیچ شتێک لە خۆشیەکانی نابینێ هەر ئەگەر پێی دەڵی چ مرۆڤێکی دەڵا هیچ کەس لە من بەدبەختتر و چارە ڕەشتر نییە ئەما بۆ تۆماری و ڤیددیوە بیستم پێتان نیشان بدەم کە نا بەدبەختی مرۆڤ دەوەی دایەکە خۆشیەکانی زوو لەبیر دەچێتەوە ناخۆشیەکانی زۆر گەورە دەکاتەوە و ئەو کاتانەی کە چیژێکی زۆر خۆشی لە زیاندا هەیە نەخۆ زۆر خۆشحاڵی و نە زۆر ناڕەحەتی کاملەن لەبیری چۆتەوە ئەمە ئەوەی بزانە کە خوددا هەر شتێکی بەسەرماندانێ لە تااقەت و قەوەی مەڕا دەبینێ ئەوەی بزانن کە دوای هەر ناخۆشیەک خۆشیش دێ و ئەسڵەن دنیا ینی خۆشی و ناخۆشی تێکەڵاو